دوای 9 ساڵ زانیان کە خوشکن. کاساندرا مادیسۆن و جولیا تینتی هەرزوو دەبن بە دوو هاوڕێی زۆر نزیکی یەکتر کاتێک لە ڕێی کارەکانیانەوە یەکتر دەناسن. ئەم دوو هاوڕێیە دوای 9 ساڵ لە یەکتر ناسین دوای بە دوواداچوون بۆیان دەردەکەوێ کە خوشکن و منداڵی هەمان دایک و باوکن، بەڵام دوای لە دایکبوونیان هەر یەکەیان لەلایەن خێزانێکی جیاوازەوە بەخێو کراون. کاساندرا مادیسۆن تەمەن 32 ساڵ و جۆلیا تینتی تەمەن 31 ساڵ کاتێک وەک کارمەند لایەنەیەکی شەوانەدا لە شاری نیو هێڤن لە ویلایەتی کۆنتێکتیکۆت کاریان دەکرد. هەرزوو بوون بە هاوڕێ. تینتی دەڵێت پاش ماوەیەکی کەم لە یەکتر ناسینمان هەرزوو هۆگری یەکتر بووین و بەردەوام پێکەوە بووین تا ئەو کاتەی جلوبەرگمان لە هەمان ڕەنگ و شێوە لەبەر دەکرد. خەڵکیش پێیان دەوتین کە ئێوە لە خوشکی یەکتر دەچن. تینتی دەشڵێت داوام لە کاساندرا کرد کە هاوکارم بێ بۆ دۆزینەوەی دایک و باوکە ڕاستیەکەم چونکە لەلایەن خێزانێکی ترەوە بەخێو کرابووم. کاساندرا پێی وتم کە هەموو هاوکاریەکت دەکەم. سەرنجام پێکەوە بڕیارماندا بچینە هەمان شوێن کە لێی لەدایک بووین. لەوێ تووشی سەرسوڕمان بووین. هەردووکمان شوێنەکەمان بیر هاتەوە و یەکسەر زانیمان کە ئێمە خوشکین. بۆیە بەناچاری پشکنینی DNA-مان کرد و دەرکەوت کە ئێمە خوشکین. ئامۆزایەکی ئەم دوو خوشکە هۆکاری لێک دوورکەوتنەوەیان ئاشکرا دەکات. دەڵێت دایکیان دەستبەرداری بەخێوکردنی ئەم دوو خوشکە بووە. هەر یەکێکیان لەلایەن خێزانێکی ترەوە بەخێو کراون.